عێراق لەبەردەم ئاڵنگارێکی گەورەی پێکهێنانی حکوومەتی نوێدایە. بە کشانەوەی کوتلەی سەدر لە نێو پەرلەمانی عێراقدا هێندەی تر گۆمەکە شڵقاوە. بۆیە ئێستا خوێندنەوە و پێشبینی و شرۆڤەکان بۆ دۆخی سیاسی ئەمنی عێراق گەلێ قورس بووە. ئایا عێراق بەرەو کوێ هەنگاو دەنێ؟ سیناریۆکانی بەردەم پێکهێنانی حکوومەتی عێراقی بۆ کوێ دەڕوە؟ ئایا بەبێ کوتلەی سەدر دەتوانرێت حکوومەتی نوێ پێک بهێنرێت؟ ئەمانە و چەندان پرسیاری تر لەگەڵ بەڕێز عەبدوڵڕەحمان جەزائیری لێ کۆڵەر و چاودێری سیاسی شرۆڤە دەکەم کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە بەغدادەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز عەبدوڵڕەحمان جەزائیری شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا بە گرنگی ێزانم لەو پرسیارەوە دەست پێ بکەم، دوای چەندان دانیشتن و گفتوگۆ و دانووسان لە نێوان کوتلە سیاسیەکاندا دوجار نەگەیشتنە ئەنجام بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق. سەدر کشایەوە لە نێو پەرلەمانی عێراق، ویستی چ پەیامێک بگەیەنێت؟ بنای خۆی بەخشندەی میهرەبان، سەرەتا سڵاو و ڕێز بۆ کەناڵی ئێوەی بەڕێز. لە ڕاستیدا بۆ پێدانی ئەم دەرفەتە بۆ قسەکردن لەبارەی دۆخی سیاسی کە وڵاتەکەمان پێدا تێپەڕ دەبێت کە پێم وایە مەترسیداترین قۆناغە لە پرۆسیە سیاسی لە عێراقدا هەر لە ساڵی 2023 تاوەکو ئەم ساتە دوای گۆڕینی ڕژێمی دیکتاتۆری سەدامی لە عێراقدا، هەروەها گۆڕینی هاتینی سیستەمێکی دیموکراسی کە ئەو کاتە کلێنێکی زۆر دروست بوو لە سیستەمی سیاسی عێراقدا. ئەمڕۆ ئێستا عێراق لە تەنگژەدایە، عێراق ئێستا لە تەنگژەدایە لە نێوان گەل و حکوومەتدا. دابەشبوونێکی زۆر هەیە لە نێوان شیعە و شیعەکاندا، لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و هەروەها ڕەوتی سەدریدا. لە هەمان کاتدا ناکۆچی نێوان کوردەکانیش هەیە، ئەویش تا ئێستا هەر بەردەوامە وێڕێ ئەوەی کە چەند کۆبوونەوەی کراوە، کۆبوونەوەی ڕاوێژکاری، و لە هەمان کاتدا سوننەکانیش لە نێو خۆیاندا ئەوانیش ناکۆکن، لە هەمان کاتدا پێکاتەکانیش بێگومان ئەوانیش هەر ناکۆکن. بەڵام گرنگتر لەم بابەتە لەم پرۆسەی سیاسیەتدا بابەتەکە بریتە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ پۆستێکە کە پشکی شیعەکانە کە دەبینین ئێستا ناکۆچی هەیە لە نێوان سەرانی شیعەدا، ناکۆکن لەسەر پۆستی سەرۆک وەزیران کە تاوەکو ئێستا نەیانتوانیوە مێزێک کۆیان بکاتەوە، مێزی گفتوگۆ بۆ ئەوەی کەوا بتوانن گفتوگۆیەکی سیاسی بکەن لەبارەی پۆستی سەرۆک وەزیران. پێم وایە کە ئەم پرۆسە سیاسیەی دوای دەستەکارکێشانەوەی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر لە پەرلەماندا، ئەمیش بە فەرمانی ڕەوتی بەڕێز موقتەدا سەدر، ئەو کاتە ئێستا دەبینین ئەمڕۆ عێراق دەبینین حکوومەتێکی خوارە و خێز، حکوومەتێکی دیکە بەڕێوە بەواتای ئەوەی کەوا جۆرێک لە پێکاتەیەکی نەقوستانە لەم جەستە سیاسی عێراقیدا کە ئەویش ڕەوتی سەدرە. پێمان وایە تەواوی کۆبوونەوەکان کە کران، ئەو گفتوگویانەی کە کران لە لێوان چوارچێوەی هەماهەنگی و لە هەمان کاتدا ڕەوتی سەدر بەڕاستی هەموویان گەیشتە بنبەست، نەگەیشتە ئەنجام، شکستیان هێنا، چونکە ئەوان نەگەیشتە ڕێکەوتن لە موقتەدا سەدر و لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی نەیانتوانی بکەنە بە ڕێکەوتن، تەنانەت لەگەڵ دەستی سیاسی ڕەوتی سەدریشدا. ئەوانەی کە قسە لەم بارەوە دەکەن دەبینین کە ناکۆچێکێکی زۆر گەورە هەیە لە نێوان ڕەوتی سەدر و چوارچێوەی هەماهەنگیدا. ئەگەر هاتوو ئێمە بڵێین ڕەوتی سەدر ببێت بە ئۆپۆزیسیۆن، ئەمە لایەنێکی دیکەیە کە ڕەوتی سەدر بەڕێز سەدر هەڵی بژاردووە کە ئەمە بۆچوونێکی دیکە ئۆپۆزیسیۆن بوون لە شەقامدا. لە هەمان کاتدا بابەتی دەسوەردانی هەرێمی و دەرەکی چۆن ئەمڕۆ بەڕێز سەدر بابەتی دەسوەردانی دەرەکی یاخود بڵێن دروشمێکی دیکە هەڵدەگرێت، نە شەرقی نە غەربی، نە ڕۆژهەڵاتی نە ڕۆژ ئاوایی. ئەمەش بەو مانایەدێت کە نابێت وڵاتانی دراوسێ هەروەها لە نێویدا کۆماری ئیسلامی ئێران دەسوەردان لە بابەتەکەدا بکەم. بەو پێی کەوا دەبینین کۆماری ئیسلامی ئێران کە ڕۆڵ و کاریگەرێکی زۆری هەیە لەسەر شیعەکانی عێراقدا. لە ئەمان کاتدا دەبینین لە کاتدا
لانی سیاسی ئیسلامی دوای فتووای بەڕێز عەلی سیستانی لە هەمان کاتدا ئەمەش جارێکی دیکە ناکۆچی دروست کردووە لە نێوان چوارچەوەی هەماهەنگی و سیاسەتی دەستوەردانی دەرەکی لەلایەن وڵاتیانی دراوسێوە. من مەبەستمە چی بڵێم؟ مەبەستم ئەوەیە کە ئێمە بەرەو تارمایی دەڕۆین، بەرەو تونێلێکی تاریک بەڕێگاوین. ئەو کاتە پێمان وایە ئەمەش مانای چییە؟ مانای ئەوەیە ناکۆکێشیەکەی کەسیە، ناکۆکێشی کەسیە، هاوڵاتیان ناکۆکنین. ئەگەر هاتوو بۆ چوونەکەم تەواو بکەم، ئەگەر هاتوو بۆ ببورم بۆ چوونەکەم تەواو بکەم، ئەم ناکۆکە کەسیە چی دروستی کردووە؟ بەڕاستی سەرانی سیاسی ئەم ناکۆچیان دروست کردووە لە نێوان بەڕێز سەدر و بەڕێز مالیکی، نەزیاتر نەکەمتر. ئەمە ڕاستیەیە دەبێ بگوترێت، دەبێ بە شەقامی عراقی بڵێن بە ئازاتیەوە. من بەرپرسم لە قسەکانم، ناکۆکیەکان کەسین لە نێوان مالیکی و سەدردایە، ناکۆچیەکان لە نێوان ڕەوتی سەدر و جەماوەری سەدری لە بەغدا و لە بەسڕا و لە میسان و لە ناسڕیە و ناکۆچیەکان لە جنێ و جەماوەر نییە. ناکۆچیەکە لە نێوان بەڕێز مالیکی و بەڕێز سەدردایە، نەک بڵێن لە نێوان جەماوەرەکەیاندا بێت. بڵێ بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان، دەمەوێت بزانم ئەو ناکۆچیانە لە چێوە سەری هەڵداوە، لە کوێوە سەرچاوەی گرتووە، بۆچی ئەم ناکۆچیە کەسیە شەخسیانە ڕنگدانەوەی داوەتەوە لەسەر شەقامی عێراقی لە کاتێکدا کە لەگەڵ هەر لایەکیانە قسە و باسەکرێ و گفتوگۆ دەکرێت، دەڵێن ئێمە لە بەرژەوەندی شەقامی عێراقی و هاوڵاتیانی عێراقی بڕیارە دەین. ئەرۆکو چۆن پێشتر ئاماژەم بۆ کرد، ناکۆچی سیاسیەکان ناکۆکیەکە لە نێو جەماوەر و شەقاندانیە. ناکۆچیەکە بە ڕاشکاوی دەیڵێم سیاسیە، بڵین کەسیە. هەر لە ساڵی 2004ەوە دەستی پێکردووە کاتێکەوە داگیرکەری ئەمریکی هات، ئەو کاتە سوپای مەهدی دامەزرا. دواتر بەڕێز مالیکی دوای ئەنجومەنی حکوم بڕیارێکی دەرکرد بە ئۆپەراسیۆنی هێرشی سوارچاکان سەوڵەی فورسان کە هێرشێک بوو دژی سەدر، دژی لایەنگرانی سەدر لە بەسڕە و پارێزگەکانی دیکە. ئەم ناکۆچیە تاوەکو ئێستا هەر مایەوە، تاوەکو ویلایەتی مالیکی تا ئەم ساتا کۆتایی هات، تاوەکو داعش هات. ئەو کاتە دوای ئەوە بەڕێز عەبادی دەسەڵاتی وەرگرت، بوو بە سەرۆک وەزیران. ناکۆچیەکە هەر بەردەوام بوو. کەواتە ئەمڕۆ ناکۆچی سیاسی شیعی بەردەوامی هەیە. بەڕاستی ماڵی شیعی ڕوخاندووە. من ئێستا قسە لەسەر دەکەم لە ڕێگەی کەناڵی ئێوەوە. ئەمڕۆ ماڵی شیعی ڕوخاوە، وێران بووە بە تەواوی. بەڕاستی دروست ناکرێتەوە. تەنها و تەنها دەبێت ئەم دوولانە ڕێک بکەون، چوارچەوەی هەماهەنگی لەگەڵ بەڕێز موقتەدا سەدر و جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ پرۆسەی سیاسی لە پەرلەماندا. چونکە ئەگەر هاتوو ئەمە ڕوونەدا، ئەو کاتە پێشێلکاری زیاتر لە دەستور ڕوودەدات لە ڕووی یاساییەوە. چونکە ئەو کاتە ڕەوتی سەدر دەبێتە ئۆپۆزیسیۆن لە شەقامدا. بینیمان کە چۆن دەستە کارکێشانەوەی خۆیان پێشکەش کرد لە پەرلەماندا و سەرۆکی پەرلەمانیش محەممەد هەلبووسی ڕازی بوو لەسەر دەستە کارکێشانەوەکان. زۆر باشە. باسی ئۆپۆزیسیۆن بوونی کوتلەی سەدریت کرد و باسی لێک نزیک بوونەوەی ئەو دوولایەنە ناکۆکەی شیعەت کرد. بەڵام لە دوای کشانەوەی کوتلەی سەدر لە نێو پەرلەماندا چوارچێوەی هەماهەنگی تاری تەنسیقی جموجۆڵەکانیان دەست پێ کردووە بۆ ئاراستەی کە حکوومەت پێک بهێنن. پرسیارەکە ئەوەیە، ئایا چوارچێوەی هەماهەنگی دەتوانێت حکوومەت پێک بهێنێ؟ ئەگەر بەڵێ دەتوانێت حکوومەتەکەی سەرکەوتوو بێت، چونکە وەکو خۆدا ئاماژەت پێ کرد کوتلەی سەدر موقتەدا سەدر بە تایبەتی زۆرینەی شەقامی لەگەڵدایە. ئەگەر هاتوو
بێگومان بە گوێرەی لە دوانەکان ئەمڕۆ شەقامی سەدڕیەکان و جەماوەری سەدڕیەکان لە بەغدا تەنها لە بەغدا دەبینین بە گوێرەی نوێنەرایەتی ژمارەی دانیشتوان لە پارێزگای بەغدای پایتەخت 7 ملیۆن کەس دەبن کە دەبینین 300,000 بڵێن 4 ملیۆن کەس لە دانیشتوانی پایتەختی بەغدا لە ئەنگری سەدرن. ئایا چۆن حکوومەتێک پێک دەهێنرێ بەبێ ڕەوتی سەدر؟ ناکرێت. چۆن حکوومەت بەبێ سەدر پێک بهێنرێ؟ چۆن 73 پەرلەمانتار فرامۆش دەکرێت کە بنکێکی جەماوەری فراوانی میلیەن هەیە لە عێراقدا بەڕاستی کە لە ڕووی هزرەوە مامناوەندی نەک هزرێکی باڵیان هەبێکەوە بڵێن بەخشێشکە مامەڵە بکەن لە هەمان کاتدا. بابەتی حەشدی شەعبیش بابەتێکی دیکە بەڕێ ئەو کاتە ئێمە بەرەو دوو بابەتی دیکە ڕۆین، یان شەڕی ناوخۆ یان دەستوەردانێکی گەورە بۆ گەڕانەوەی ڕەوتی سەدر بە مەرجەکانی ئەگەر هاتوو مەرجەکانی بەڕێ سەدر لە هۆکارەکانی مەرجەکان چین بەواتای بەڕێز مالیکی بەناو خۆی نەبێت بە سەرۆکوەزیران. ئەمە خاڵ لە سەری دێڕەوە ڕەوتی سەدر بە هیچ شێوەی قبوڵی ناکە کەەوە مارێکی جارێکی دیکە ببێتەوە سەرۆکوەزیران و ویلایەتی سێم وەربێتەوە. ئەمە قبول کراونیە بەڕاستی. ئەمڕۆ دەسوەردانی بەڕێز سەرۆکۆماری عێراق بەرهەم ساڵح و برایانی کورد لە هەمان کاتدا و برایانی سوننا لە تەقەدم و لە عەزم لە هەمان کاتدا بۆ بابەتی دیکە ئەمڕۆ یاخۆت بڵێن ئەم شەو یاخۆت بەیانی دەچن بۆ حەنانە سەردانی حەنانە دەکەن بۆ ئەوەی کەوا جارێکی دیکە سەدر ڕازی بکەن بۆ ئەوەی بگرێتەوە پرۆسەی سیاسی لە پەرلەماندا. ئەگەر هەچی بەڕێز مالیکی لەگەڵ چوارچەوەی هەماهنگی لەگەڵ هاوپەیمانەکانی ڕایانگاندووە کەوا ڕایانگاندوو ئێمە حکوومەت پێک دەهێنین لە پەرلەماندا دەنجی پێدەدەین دوای ئەوەی کەوا لایەنەکانی دیکە بڵێن پەرلەمانتارە یەدەگەکان دێنەوە پەرلەمان ئەو کاتە دەتوانن حکوومەتێکی بەهێز بە سەرۆکایەتی مالێکی پێک بهێن. ئەوان ڕایانگاندوو ئەگەر هاتوو ئەم حکوومەتە پێک بهێنرا ئەمە بۆ چوونی خۆمە بۆ چوونی کەسی خۆمە بۆ چوونی زۆرێکی کەسانی دیکەشە لە زۆر باشە. ئەگەر هاتوو حکوومەت پێکات ئەم حکوومەتە حکوومەکەت تەمەنێکی زۆر کورتی دەبێت لە مێژووی عێراقدا. بەڕاستی عەبدوڕەحمان دەمەوێت لەسەر ئەوە بپرسم بەڕێستان کۆمەڵێک سیناریۆتان باس کرد بەڵامێکێکی تر لە سیناریۆ ئەگەرەکان ئەوەیە کە پەرلەمان هەڵبۆشێتەوە و عێراق بەرەو هەڵبژاردنێکی دیکەی پێشوەختە هەنگاو بنێ. ئایا خوێنەوەتان بۆ ئەم سیناریۆی عێراق دەتوانێت بە هەڵبژاردنێکی دیکەی پێشوەختە دەربازی بێت لەم دۆخە چەق بەستوی کە ئێستا تێکەوتووە؟ وەکو گوتم هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق ئەمە زۆر قورسە زۆر سەخت و ئەستەمە. ئەمە بەڕاستی سەرکێشێکی دیکەیە جەنگێکی دیکەیە جگە لە جەنگی ناوخۆی جگە لە دەرچوونی ڕەوتی سەدر لە پەرلەمانی عێراقدا بەومانەیە دێتکەوە ئەم پرسێکی قورسە. من پێم وایەکەوە یاری سیاسی کەوا ڕەوتی سەدر دەیکات بەیدیکە لە دەستەکەرکەشانەوە ئۆپۆزیسیۆن بوون و هەڕەشەکردن لە پەرلەمانی عێراقدا. بەڵام پێم وایەکەوە هاوپەیمانەکانی چوارچەوەی هەماهەنگی و دەبێت کەوە پارێزگاری لە پەرلەمان بکرێت پارێزگاری لە دەستوری عێراقی بکرێت بۆ مانایەک دەبێت ئەم بابەتە بەڕاستی شتێکی دوورە بەڕاستی لە ڕۆژانی ڕابرداهاتوشدا ئەو بابەتە دەبینیم. پێمان وانییە سازشی بەڕێز حەلبوسی لە پەرلەمانی عێراقدا ناکرێت شەقامیش لە هەمە کاتە دەستبەرداری بێت. ئێمە هەڵبژاردنمان کرد هەڵبژاردننی پێشوەختە بوو ئەگەر چی گومانی هەبوو بەڵام لە هەمان کاتدا ئەمە دەگرێتەوە بڕیاری دادگای فیدرالی چونکە ئەوان بڕیاریان لەسەر ڕاستگۆیی ئەم هەڵبژاردنە داوە. سەرۆکی پەرلەمانی عێراق بەڕێز حەلبوسی بە سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرا. پێمان وایە ئەمە یارێکی سیاسیە لە ڕاگەیاندن ڕاگەیاندراوە. ئێستا ئاشکرا بووە ئەم یاری سیاسیە ئێستا ئاشکرا بووە دەبینین کەوە ململانێکە لە نێوان چوارچەوەی هەماهەنگی و ڕەوتی سەدری وای کردووەکەوە پەنا بەرەو ڕوخاندنی پەرلەمان ببن. ئەمە ناکرێت بەڕاستی تەنها دەستوری عێراقیش پێمان وایە کارێکە بەمانەدات. من پەیوەندیم بە فایق زێدانەوە کرد و برایان عەبدوڵەتیف کرد کە وەزیری پێشووە
کە بەشدار بۆ لە نووسینەوەی دەستوری عراقدا لە هەمان کاتدا دادوەدەیەکی دیکەم باسم لەوە کرد ئایا باسی ئەو بابەتەم کرد هەڵوەشاندنەوەی پەرلەمان هیچ بڕگەیەکی یاسایی نییە بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمان ئەمە بابەتێکی زۆر سەخت و قورسە بەڵام ڕەنگە کاتێک بێت ئێستا بەکاربهێنرێت کە ڕەوتی سەدر بەکاری دەهێنێت. بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری لێکۆڵەر و چاودێری سیاسی کە لە بەغداوە ڕاستەوخۆ لەگەڵ مابووی سوپاس بۆ شرۆڤەکانە.